پێشی ساڵینەوە لەم و کەرکووکە ڕەنگە بڵێم 100 گۆڕی بێناونیشان نەبووە لەبەر خەڵک کەم بووە بەڵام ئەمە ئەم گۆڕێک زۆرە ئەگە حسابی کرد ڕەنگە بڵێم هەزاران بگە لە 1000 گۆڕ زیاتر دەرچێ ئەمە ئەگەر لە ناوچەیەکی پارێزراوی شەماڵی عەلی حەسەن مەجید ئەولا کەوتووە گۆڕی گەورەی تایە بچووکی تایە مامناوەندی تایە و بەهۆی تەعەزیب و برسێتی و ناخۆشی و ناڕەحەتیەوە خەڵک مردووە و بەگوێ ئەو بەڵگانیشکەوە دۆزراوەتەوە کتاب کراوە بۆ توبەلعەدی کەرکووک لە ساڵی 1970 کراوەکەوە جەنازەیەکی زۆرمان هەیە جێگانیە بردیان لە توبەلعەدی دایان ناوتیان ئێمە جالمان نییە لەبەرێ سەلاجەکانمان بەڕادەکانمان کەوا گۆڕی جەنازەی تیا پارێزریێت جێی نییە چیان کردووە اینجا کتابێکی ڕسمیان کردووە بۆ پارێزگای کەرکووک کەوا شوێنە بدۆزنەوە ئەم قەبرانەیە لێ بنێن شوێنێکی پارێزراویش بۆ نیان هاو لە قەبرستانی شۆرجە بینن بۆ ئەگە قەبرستانی خەڵکی ئاتیادێ بۆ نهاتنە قەبرستانی ئەبوعولوک بینن لە قەبرستانی شۆرجە بینن قەبرستانی شوێم حێدین بنن هەیەنا لێرەنیانە بۆی مەجبوری کەس نەزانێ لەبەرەوە ئێرە منتیقەی پارێزراو بووە ئەوان وا بەتەما بوونە هەتایە ئەم حکومەتە هەرمێنێ و پەردەپۆشی تاوانەکانی بگە بەڵام پشت بەخوای گەورە هەموو چەند ڕۆژێکە بەریۆبایەتی شەهیدان و ئەنفالکراونی کەرکووک چەند معلوماتێکیان دۆزیێتەوە و ئێمە ژاتین لەبەرە خۆمان بە خەڵکی ئەم شاران